عادەتەن لە دنیادا وەختێک سزایەک دادەنرێ بۆ تەمێکردنی ئەو کەسەیە کە سزاکەی بەسەردا سەپاوە و بۆ ئەوەیە کە ئەو جرمە دووبارە نەبێتەوە. بەڵام لە حکوومەتە ئیستبدادیەکاندا هەموو سزایەک بۆ ئەوەیە کە خەڵک چاوترسێن بکرێن و سزای سێدارش لە ئێراندا زیاتر بۆ ئەوەیە کە خەڵک چاوترسێن بکرێت و دەسەڵاتی ڕەهای حکوومەت بەسەر کۆمەڵگادا بازنمایی بکرێت بە واتایە وا بنوێنرێت کە حکوومەت دەسەڵاتێکی ڕەهای بەسەر کۆمەڵگادا هەیە. لەلایەکی ترەوە یەکێک لە هۆکارەکانی سزای سێدارە ئەوەیە کە تێچووی کەمترە لە زیندانی هەتاتایی. بەڵام هاوکات ئەو کەسانەش کە دژی سزای سێدارن بە لێکدانەوەکانیان ئەوەیان سلماندووەکە سزای سێدارە تێچوویەکی زۆری تێدەچێت یا بڵین کارێکی پڕتێچووە. بەڵام لە کولدا گرنگترین هۆی هاودەنگەکان یا بڵین موافقەکانی سزای سێدارە کە سابقەیەکی تاریخیشی هەیە باس لە عیبرەت وەرگرتن و چاوترسێنکردنە. یەک شتی گرنگی تریشکە لێرەدا پێم باشە باس بکرێتەوەیە کە لە سێدارەدانی دژبەرێکی سیاسی لە فەزای نێونەتەوەیە بە هیچ شێوەیەک لە دنیای ئەمڕۆدا قابلە قبول نییە. سزای سێدارە بە هیچ شێوەیە نەیتوانیوە بەداخەوە پشت بگرێ بەو تاوان و جرم و جەنایەتانەی کە ئەکرێ. ئەتوانم بڵێم بەداخەوە نەتەنیا کەم نەبووەتەوە بەڵکو بە پێچەوانەوە ئیتفاقەن زیادیشی کردووە چۆن خۆی ئەکەوێتە ناو سیکلێک لە تونوتیژیەوە تونوتیژی زیاتر دروستەکات. سێدارە بووەتە هۆی ئەوەی کە مەرگ ئاسانتر بێتۆ لای خەڵکە، خەڵک زیاتر و زۆرتریش لە جاران بیر لە تونوتیژی و مەرگ و ئیعدام بکەنەوە. هەروەها ئیعدام بووەتە شتێکی عادی بۆیە نەیتوانیوە بەداخەوە بەر بەو جرم و جەنایەتانە بگرێ کە ئەکرێ و خراپتری کردووە و هیچ باشی نەکردووە. سزای سێدارە تەسیرێکی هەرە زۆری لەسەر بنەماڵەکان داناوە، بنەماڵەیەکی زۆری بەسەرپەرست کردووە، منداڵانێکی زۆری هەتی و خستووە. ئەم سزایە کاریگەریەکی زۆر خراپ و نێگەتیڤی لەسەر کۆمەڵگا داناوە و ئەو خانەوادانەی کە کەسێکیان لێ ئیعدامەکرێ بەداخەوە کەسانێکی ئەفسوردەن، کەسانێکی عوقدەیین، کەسانێکی پڕگرێ کە بەداخەوە کێشەی دەرونی زۆریان توش بووە، بە تایبەت بنەماڵەی ئەو کەسانەی کە بەهۆی تاوانەکەی فەرریەکانەوە لە سێدارە دەدرێن نەک زیندانیانی سیاسی. بۆ بنەماڵە سیاسیەکان مەسەلەکە تا ڕادەیەکی زۆر ئەتوانین بڵێن فەرقەکات و لە ناو کۆمەڵگادا بنەماڵەکانیان سەربەرز بوون و بەڵام ئەوانی تر بنەماڵەکانیان بە جۆرێک لە ناو کۆمەڵگادا بە خۆیان ناشکاونەتەوە. بەپێی راپۆرتی ساڵانەی مافی مرۆڤی ئێران کە لە 12هەمین راپۆرتی ساڵانەی خۆیانە بڵاویان کردوێتەوە، ئێران لە ساڵی 2019 میلادیدا بە 280 ئیعدامی یەکێک لە زیاترین ئامارەکانی ئیعدامی لە دنیادا بووە و بەپێی ئەو راپۆرتە لە سا 7 ئیعدامیەکان لەلایەن کاربەدەستانی فەرمی ئێرانەوە پشتڕاست نەکراوەتەوە. بەشی ئەسڵی ئەم ڕێژەیە حدودی یعنی لە سا 80 مربوط بووە بە بەڕێوەچوونی حکمی قەساس. ئەگەر بین ڕەدەبەندی کەین یا بڵێن دەستەبەندی کەین زۆربەی ئەو کەسانێک کە لە سێدارە دراون تۆمەتباری چ تاوانێکن ئەتوانین بەم شێوەیە ناویان ببین. یەکەم ئەو کەسانن کە بە هۆکاری قەتڵ قەساس لە سێدارە ئەدرێن، دووهەم ئەو کەسانن کە بەهۆی مادە هۆشبەرەکانەوە لە سێدارە ئەدرێن و سێهەمیش زیندانیانی سیاسی. لێرەدا دەمەوێت ئاماری ئیعدامیەکانی ئەم چەند ساڵەی ئاخر بخەمە بەردەستان. بەپێی و راپۆرتانەی کە لە ماڵپەڕە مافە مرۆڤیەکانەوە بڵاو بووەتەوە لە ساڵی 2014دا 753 کەس لە ئێرانە لە سێدارە دراون کە بە بەراورد لەگەڵ ساڵی 2013 لە سادە و یانێ 10% زیادی کردووە. 291 نەفەر لەمانە لەلایەن سەرچاوە فەرمیەکان لە ئێرانەوە پشتڕاست نەکراونەتەوە، 367 کەسی بەهۆی مادە هۆشبەرەکانەوە لە سێدارە دراون.
240 کەس بە تۆمەتی قەتڵ محکوم بە قەساس بوون، 52 کەس لە بەرچاو خەڵکدا لە سێدارە دراون، 15 کەس مناڵانی ژێر تەمەنی 18 ساڵ بوون، یعنی لەو کاتای کە جرمەکە تووشی ئەو جرمە بوون، ئەو تۆمەتە بوون لە ژێر تەمەنی 18 ساڵا بوون. 26 کەس لەوانە تۆمەتباری ژن بوون، 4 کەسیش پێش ئەوەی لە سێدارە بدرێن لەلایەن بنەماڵەی قوربانیانەوە بەخشراون. لە ساڵی 2015دا 969 کەس لە سێدارە دراون کە بە بەراورد لەگەڵ ساڵی 2014 29% زیادی کردووە. 373 کەسیان لەلایەن سەرچاوە فەرمیەکانی ئێرانەوە پشتڕاست نەکراونەتەوە، 97% لە ناوچە ئێتنیکیەکان بوون، یعنی ئەو کەسانی کە قەومی و نژادی یا بڵێن لە ناوچەی پارێزگاکانی کوردستان و سیستان و بەلوچستانە بوون کە لە دەستگا فەرمیەکانی ئێرانەوە ڕانەگەیەنراون بە فەرمی. 638 کەس لەمانە بە تۆمەتی مادە هۆشبەرەکانەوە لە سێدارە دراون، 57 کەس لە بەرچاوی خەڵکەوە لە سێدارە دراون، 3 کەس لەوانە ژێر تەمەن 18 ساڵ بووە لە کاتی تووشبوونی ئەو جرمە، 19 کەسیان تۆمەتباری ژن بوون، 207 کەس تۆمەتی قەتڵ یان بەسەردا سەپاوە و 262 کەس لەوانە لەلایەن بنەماڵی قوربانیانەوە بەخشراون. لە ساڵی 2016دا 530 کەس لە سێدارە دراون، سەرەڕای ئەوەی کە لە ساڵی 2016 بە شێوەیەکی بەرچاو ڕێژەی سێدارە کەمترۆ بووە بە بەراورد لەگەڵ 5 ساڵی ڕابردووە، بەڵام دیسان ئێران یەکێک بووە لەو وڵاتانە کە زیاترین ڕێژەی ئیعدامی بووە لەو ساڵەدا، یعنی واتە لە ساڵی 2016. لە ساڵی 2019 لانی کەم 280 کەس لە سێدارە دراون کە بە بەراورد لەگەڵ ساڵی 2018 7 کەس زیادی کردووە. 225 کەس بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەست لە سێدارە دراون، 30 کەس بە تۆمەتی مادە هۆشبەرەکان، 13 کەس لە بەرچاوی خەڵکەوە لە سێدارە دراون، لانی کەم 4 منداڵی تۆمەتبار لە ناویانە بووە، 15 کەسیان تۆمەتباری ژن بوون، 55 کەس لە ئەعدامیەکان لە ساڵی 2019 و زیاتر لە 3581 کەسی ئەعدامی لە ساڵی 2010 بە پێی حکمی دەرچوو لەلایەن دادگای ئینقلابی ئێرانەوە بەڕێوە چووە.